بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 58 دەربارەی ڕادا لێکچووەکان. ئێرە دەخینمەوە سەیری بڕی 7 PTC کۆ 5 بکە هەریەکە لە 7 جاران PTC وە 5 بە ڕادا دەناسرێت. ڕادا ژمارەیەکە یان گۆڕاوێکە یان ژمارەیەک جارانی گۆڕاوێک بێت، ڕەنگە ئەو هاوی. ڕادەکانی بڕی جەبری بە یەکێک لە دوو هێمای یان ئەو هێمایە کۆ یان ئەو هێمایە کەم لە یەکتر جیا دەکرێنەوە. لێرە ئەگەر تەماشای ئەو ڕادانە بکەم، ئەوە 1 ڕادا، 2 ڕادا، 3 ڕادا، 4 ڕادا و 5 ڕادەم هەیە، چونکە لە مابەینیان هێمای کۆ یان کەم کۆ یان کەم هەیە، هیچ کێشە نییە کۆ یان کەم. بەڵام هێمای لێکدان و هێمای دابەش هیچ کات نابیتە دوو ڕادا ئەگەر هەبوو لە مابەینی هێندەکان. واتە من ئەگەر ژمارە 8 هەبوو دابەشی PT6 ئەوە ناکات دوو ڕادا چونکە دابەشە لە مابەینیان. هەروها ئەگەر 8 هەبوو جارانی PT ئەوە ناکات دوو ڕادا چونکە تەنیا جارانە لە مابەینیان لێکدانە. تەنیا و تەنیا ئەگەر کۆ بوو لە مابەینیان یان ئەگەر کەم بوو ئەو کات دەکاتە دوو ڕادە بە ڕادە دەژمێردرێ هەر لایەی لە لایەکانی هێمایەکە. ڕادەی سربەخۆنە. لە کاتی هەبوونی 1 ڕادا بۆ وێنە ئێرە یان ئێرە، ئەو ڕادەیە لە 2 کۆڵکە پێکهاتیە. یەکەچیان ژمارە 7 کە نەگۆڕە، ئەوی دی PT3 کە گۆڕاوە. پێیان دەڵێن چ؟ بەو هەفتەی ناوی چیە؟ هاوکۆڵکەی PT3 و سئیش هاوکۆڵکەی هاوکۆڵکەی 7 بێگومان. کاتە لێرە لە 2 کۆڵکە پێکهاتیە، هەندێک جار لە 3 کۆڵکە پێک دێ. بۆ وێنە ئەگەرە من ژمارە 9 جاران ه و جاران PT9 ئەوە 3 کۆڵکەیە، لە 3 کۆڵکە پێکهاتیە جاران یەکتر، هەمویان هاوکۆڵکە یەکترینە. کەواتە لێرە 7 هەفتەکە هاوکۆڵکەیە، سئیش گۆڕاوە، بەڵام سئیش PT3ش هاوکۆڵکەی هەفتەکەیە. لە ڕادەی 7 ژمارە 7 بە هاوکۆڵکە دەناسرێ، ژمارەیەکە جارانی نەگۆڕێک کراوە. ئەگەر گۆڕاوەکە لە ڕادەیەکی جەبریدا هات کە لە ژمارەیەک نەدرابوو، واتە هاوکۆڵکەی بریتە لە 1. واتە ئەمن ئەگەر ئەو ڕادەیەم هەبوو ڕادا ش کە هاوکۆڵکەی چەندە؟ هاوکۆڵکەکەی 1 بەڵام نانووسرێ چونکە 1. ئەگەر بووە 2 دەنووسرێ، بووە 3 دەنووسرێ، بووە کەم 1 دەنووسرێ، بەڵام کە کۆ 1 بوو کە موجب بوو یان کە پۆزیتیڤ بوو نانووسرێ. کەواتە هەر پیتێکم دیت ئەگەر هیچی لە لای ڕاست نەبوو کەواتە ژمارە 1 هەیە، هاوکۆڵکەی هەر هەیە بەڵام نانووسین. ئەو ڕادەیە 4 هاوکۆڵکەکە چەندە؟ هاوکۆڵکەی PT2. لێرە زیاتر باسی هاوکۆڵکەی گۆڕاوەکەی دەکەین چونکە گرنگە لە کاتی
کۆکردنەوە و لێدەرکردنی ڕادە دەنا بەخۆی ئەو پیتەش هاوکۆڵکەی چارەکەیە، بەڵام لێرە زیاتر گرنگی دەدەین بە ژمارەکانی لە لای ڕاستی پیتەکان، چونکە ئیشمان پێیان دەبی لە کاتی کۆکردنەوە و لێدەرکردن و هەروەها لە کاتی لێکدان و دابەشیش، بەڵام لێرە زیاتر باسی ڕادەیە، باسی کۆکردنەوە کەمکردنە، کەواتە چارەکە هاوکۆڵکەیە. لێرە هەمووی 2/3 هاوکۆڵکەیە، هەمووی دەبی ئەو پیتە بە تەنیا بمێنێتەوە. لێرە چ هاوکۆڵکەیە؟ تەنیا ئەو ژمارەیە هاوکۆڵکەیە، ئەو دووە هاوکۆڵکە نیە، ئەوە توانە. لێرە یەک هاوکۆڵکەیە، لێرەش ئەوەی ڕاستیبی دەبی زۆر باش بزانم، لێرە تۆزێک ئاسان نییە، دەبی بزانم 9 هاوکۆڵکە نییە، دەبی بزانم کە 1/9 هاوکۆڵکەیە، چونکە ئەو ژمارە ئەگەر ئەو هابوو ڕادەکە یەکسەر ئەو هابینوسە، ئەو پیتە لە تەنیشتی ئەو هابینوسە ئاسانترە، ئەو های لێدێ. کەواتە هەر پیتەکە بوو دابەشی هەر ژمارەك بوو، هاوکۆڵکەکەی دەبیتە 1 لەسەر ژمارەکە، دەبی زۆر ئاگام لێبی. لێرە هاوکۆڵکەکە هەمووی ئەو ژمارە دەیە، کەواتە ئاسانە بزانم هاوکۆڵکە چەندە. ئێستا دێنە لای ئەو ڕادانەی کە بە یەکتر دەچن، لێک چووەکان. ئەو ڕادانە کو دەزانم کامەیان پێک دەچن؟ دەبی تەمەشای گۆڕاوەکەی کەم، تەمەشای پیتەکەی کەم، دەبی هەمان پیت هەبی و توانەکەش هەمان توان بی. واتە لێرە من دەبی تەماشای دوو شتی بکەم، پیتەکە هەمان پیتبی، توانەکەش هەمان توان بی، ئەو جا دەتوانم ڕادەکان کۆکەمەوە یان لە یەکتریان دەربکەم. هەروەها ژمارەی پیتەکانیش دەبی وەکو یەک بن. ئەگەر دوو پیتم هەبوو بۆ وێنە 4 ن ڕادەکەی دیکەشم 1/16 ن، ئەوە پێک ناچن، چونکە لێرە پیتی نییە، کاتە نابی. بەڵام ئەگەر لێرەش هەم بوو ئەو دوو ڕادانە پێک دەچن، چونکە هەمان پیتە، هەمان ژمارەی پیتەکانە و هەمان توانیشە. ئەگەر لێرە ئەمن بۆ وێنە توان دووم هەبوو، چونکە لێرە توانیەکە بە یەک ناچن، وەکو یەک نییە، ناتوانم کۆیان کەمەوە، ناتوانم لێکیان دەرکەم. بەڵام کۆڵکەکە گرنگ نییە، واتە لێرە 4 پیتی لەگەڵ 7 پیتی ڕادەکان پێک دەچن، هەرچەندە کۆڵکەکە وەکو یەک نییە. کۆڵکە هیچ گرنگ نییە، تەنیا گۆڕاوەکە گرنگە، توانەکەشی گرنگە. هەموو ژمارەکان، هەموو ئەو ژمارانە کە لە مابەینیان کەم و کۆ هەیە، ئەگەر گۆڕاو لەگەڵیان نەبوو، هەمویان ڕادەی لە یەک چوونە. بۆ وێنە کەم 2 ڕادەیە، کۆ 17 ئەویش ڕادەیە، کەم 45 دابەش 8، ئەوانە هەموو ڕادەنە بە یەکتریش دەچن، لێک چووەکانن. هیچ مەرج نییە ژمارەکان چبی، هیچ مەرج نییە هێمایەکە کوبی، چونکە هیچ پیتەچیان لەگەڵ نییە، کەواتە ئەوانە ڕادەنە لێکیش دەچن. دەتوانم لە مابەینی کۆکردنەوە وە لێک دەرکردن ئەنجام بدەم. ئێستا ئەو ڕادانەی کە پێک دەچن و ئەو ڕادانەی کە پێک ناچن، ئەوانەی لێکچووەکان 3 2 پێک دەچن، چونکە هەمان پیتە هەمان توانە، لێرەش هەمان پیت هەمان توان، کۆڵکەکە کێشە نییە. لێرە دوو ژمارەیە بەبێ گۆڕاو بێگومان ڕادەکان پێک دەچن. ئەو ڕادانەی کە پێک ناچن کامەیە؟ بۆ وێنە ئەو ڕادەیە پیتەکەی جیاواز نییە لەگەڵ ئەو ڕادەیە، بەڵام توانەکەی جیاوازە، توان دوو توانیەک نابی، ناتوانم کۆیان کەمەوە.
لێرە پیتەکە جیاوازە ناتوانم کۆیان کەمەوە پێک ناچن. لێرەش پێتێکی گۆڕاوم هەیە لێرە نیتم کەواتە ناتوانم هیچ بکەم لە مابینی ئەو دوو ژمارەیە کەواتە ئەوانە ڕادەکان لە یەک ناچن جیاواز. ئێستا جیاکردنەوەی ڕادا لێک چووەکان بەخۆی دەبی بنووسێ ڕادا باشترین نووسین ئەو نووسینەیە خوێندکاری ژیر وەکو ئەو کتێبەی مەکە لەبیرت بچی بنووسی ئەو هێمایی لەژێر ڕائەکەی بنووسی کاتە لێرە هەڵە زۆرە ئەتوو چاو لەو هەڵا نەمەکە وەکو ئەوە لێرە دیسان هەڵە هەیە. باشترین زۆری نووسین ئەو نووسینەیە ڕادا. ڕادا لێکچووەکان لە لیستی خوارەوە جیا بکەوە. لێرە لیستەک هەیە. یەکەم ڕادا ئەو ڕادەیە، دووەم ڕادا ئەو ڕادەیە، سێیەم ڕادا، چوارەم ڕادا، 5 6 7 8 9 10 ڕادەم هەیە. ئێستا با بزانم کامەیان پێک دەچی، کامەیان بە یەک دەچی. 5 بچم بگەڕێم بزانم 5 هەیە، بەڵێ تەنیا بەسە لێرە هەیە کاتە پێک دەچن ئەو دووە هەرچەندە هاوکۆڵکەکە جوودایە بەڵام هاوکۆڵکە گرنگ نییە کاتە ئەو دوو ڕادەیە بە یەک دەچن. لێرەش ئەو دوو هێمایان دانایە واتە وەکو یەکن. دەچمە لای پیتی مە بزانم پیتی مە هەیە لە جێیەکی دیکە نییە کاتە ئەو ڕادەیە بە تەنەیە پێک ناچی ناینووسمەوە جارێ. دەچمە لای ئەو ڕادەیە کە ئەو پیتە تواندوو لێرەش هەمان پیت تواندوو کەواتە بە یەک دەچن ئەو دوانە لێرەش بە یەک چووە باسییان کردیا. ئەوجە دەچمە لای ئەو ڕادەیە پیتی نە بە تەنێ هەیە، پیتی نە بە تەنێ بەڵێ ئەوەش پێک دەچن. لێرەش دیسان دەچمە لای پیتی س تواندوو هیچ تەنیا یەک هەیە کەواتە باسی ناکەم. ئەوجە دەچمە لای ئەو پیتە تەنیا یەک هەیە، ئەو پیتەش تەنیا یەک هەیە، هیچ ڕادەک نییە بەوانە بچی کەواتە ڕادە لە یەکچووەکان ئەوها دەور دەدەم بە هەمان ڕەنگیان بە هەمان شێوە بازنەی دروست دەکەم، لاکێشەی دروست دەکەم، مەعینی دروست دەکەم لە دەورەی بە هەوەسی خۆم هەر هەتا بزانم کامە ڕادا پێک دەچی زۆر ئاسانتر دەبی دێتە بەر چاوم لە کاتی تاقیکردنەوە. کەواتە لێرە ئەو دروستکردنە زۆر جوانە کە یەکسەر دەزانم ڕادەکانی پێک دەچن کامانە. ئەو ڕادانەی کە پێک نەچوون دیارە ئەوە بەتەنەیە، ئەوە بەتەنەیە، ئەوە بەتەنەیە، ئەوە بەتەنەیە، بەتەنیامانەوە. ئەو زاراوانەی کە گرنگ بوون لێرە چ بوو؟ ڕادە چییە؟ ڕادا ئەو هێندەیە کە هێمای لە دەوروبەری هێمای کەم و کۆ هەیە کە هێمای کەم و کۆ جیایان دەکاتەوە لە هێندێکی دیکە. هاوکۆڵکەش ئەو ژمارەیە کە بە تەنیشت لە لای ڕاستی هەندێک جار لە لای چەپ لە لای ڕاستیان لە لای چەپی گۆڕاوەکە هەیە کە کۆڵکەیە لەگەڵ گۆڕاوەکە. ڕادەکانی پێک دەچن هەمان گۆڕاویان هەیە و هەمان توانیشیان هەیە. گۆڕاویش ئەو پیتەیە کە لە ناو ڕادەکە هەیە. کورتکردنەوەش ئەمن تۆزێک سەرنجم هەیە لەسەر ئەو زاراوەیە دەبوایە ناوی لێ نەنین کورتکردنەوە کە لە ناوی لێ بنین زیاتر ئاسانکردن کە لە لاپەڕەی پاش ئەو لاپەڕەی تۆزێک باسی دەکەم. هیوادارم لێرە ڕوونبی هەتا بچمە لای لاپەڕە 58.
لەپەڕە 58 ئێستا کە زانیم کامە ڕادا پێک دەچی، ئێستا کاتی ئەوەی هاتیە ڕادەکانیان کۆ بکەمەوە یان لێ دەرکەم بە پێی ئەو هێمایە کە هەیە. لێرە ئەگەر تەمەشای ئەو وێنەی بکەم کۆ لەگەڵ ئەو وێنەی چەندانە پیتی سئم هەیە، 4 دانە دەنووسم 4 جاران پیتی س، لێرەش چەندانەم هەیە 5 جاران پیتی س. ئێستا کە کۆیان بکەمەوە تەنیا کۆڵکەکان هاو کۆڵکەکان کۆ دەکەمەوە. پیتەکە هەرگیز نەکۆ دەکرێتەوە نە لێ دەردەکرێت، کاتە تەنیا 4 و 5 کۆ دەکەمەوە دەبیتە 9 و هەمان پیت لە تەنشتی دادەنێم، دەبیتە 9 دانە پیتی س. بۆ ئەوەی کۆکردنەوە یان لێدەرکردنی ئەو ڕادا لێک چوانەی گۆڕاویان تێدایە ئەنجام بدەی، تەنیا هاو کۆڵکەکان کۆبکەوە یان لێ دەربکە. ئەو بڕا لێرە نووسرایە کورتت کردەوە، بەڵام بەڕای من دەبووە نووسرا بە ئاسانت کرد، ئاسانکاری یان سادەمان کرد، بڕەکەمان سادە کرد، چونکە کورتکردنەوە تەنیا بۆ ئەوەی دێ بۆ وێنە ئەگەرە من لێرە 4م هەبی لێرەش 8م هەبی، کورتی دەکەمەوە دابەشی 2 دەکەم، 4 دابەش 2 دەکا 2 لەسەرێ دەنووسم، 8 دابەش 2 دەکات 4، ئەوجا دیسان دابەشی 2 دەکەم دەکا 1، دیسان دابەشی 2 دەکا 2، ئەوە کورتم کردەوە کردمە نیو، ئەوە کورتکردنەوەیە. بەڵام کە ڕادا کۆ دەکەمەوە یان لێ دەردەکەم، ئەوە بڕەکە سادا دەکەم یان بڕەکە بە ئاسانترین شێوە دەنووسم. بۆ وێنە ئەگەرە من 8 پیتی ن کۆ 1 نابی، کۆ 2 پیتی ن کەم 3 پیتی ن، باشتر وایە چ بکەم 8 و 2 داسەی لێ بڕۆ 7 پیتی ن بنووسم، ئەوە سادەم کرد، ئاسانم کرد. بەڵام کورتکردنەوە ئەگەر هەر بەکاری دەینی بەکاری بینە خوێندکاری ژیر، بەڵام هەتا لێت تێک نەچی لەگەڵ کورتکردنەوەی دابەش، باشتر وایە بزانی کە ئاسانکاری کردنە ڕادەکان ئاسان دەکەین یان سادە دەکەین. لێرە نووسرایە هەر بڕەشی جەبری کورت بکەوە 7 س و 2 س بێگومان دەکاتە 9. لێرەش ئەو بڕە جەبریەم هەیە لە چەند ڕادەیەک پێکاتیە پێش هەموو شتێک دەچم، ئەو ڕادانەی پێک دەچن دەیان نووسم 5 س توان 3 و 7 س توان 3. لێرە شتێکی زۆر گرنگەیە خوێندکاری ژیر، هەر زۆر گرنگە، ئەویش ئەوەیە لە کاتی دیاریکردنی ڕادەکە بەخۆی و هێمایەکەی پێشی دەور بدە. دەنا زۆر ئاسان نییە ئەگەر هێمایەکەت لەبیر چوو، کامە هێمایی هەفتە، ئەو هێمایی لە پێشی لە لای ڕاستی هەفتەکەی 7 س توان 3، کاتە ئەوها ئەو دوو ڕادەیە دەور دەدەی، ئەو جا 5 کۆ 7 لێرە یەکەم جار لە تەنیشتێکیان داناینە هەتا ئاسان بی، ئەو هاش دەبی بێگومان ڕادەکانی پێک دەچن لە تەنیشتێک دادەنین، ئەو جا هەنگاوی 2 کۆیان دەکەینەوە. بەڵام ئەگەر یەکسەر ویستت کۆیان کەیەوە، یەکسەر دەبی بزانی کۆ 5 و کۆ 7 یەکسانە بە کۆ 12، پیتەکە و گۆڕاوەکە و توانەکەش کووە دەقا و دەق دەینووسمەوە. ئەوە تەواو بووم لەو ئێرە، دێمە لای ئەو ڕادەیە کۆ 3 ئەو پیتە کەم 2 هەمان پیت، چونکە کۆیە یەک کەمە واتە لێ دەرکردن، 3 2 لێ بڕوە
دەکاتە یەکەکەش بە کۆ. ئەوە زۆر گرنگە. ئەوجا ئێستا دێمە لای چ ڕادە کەمایە کە بە تەنەیە هیچ ڕادەچی دیکەوە کووی نەبوو. ئەو ڕادەیە یەکسەر وەکو کووە ئەو هادەی نووسمەوە تەواو هیچی دیکەم پێ ناکرێ. ئەوە ئاسانترین شێوەیە کە نووسیتمەوە 12 توان 3 کۆ ئەو پیتە کەم 4 توان 2. ئەگەر بشتەوێ تۆزە وەکو ڕێک تێبەکەی ئەوە بێگومان دەتوانی ڕادەکانی بەیەک دەچن لە ناو دوو کەوانەی دانەی و ڕادەکانی بەتەنێنە لە دەرەوە بمینێنەوە. ئەوجە پاشان ڕیزیان بکەی. بێگومان دەبی ئەوەش بزانی هیچ کێشە نییە ئەگەر ئەو ڕادەیە زووتر نووسرا زووتر واتە لە لای ڕاست کامەی بنووسم کێشە نییە. بەڵام نابی ئەمن ئەگەر ئەو ڕادەیەم زوو نووسی کەم 4 توان 2 نابی کەمەکەم لەبیر بچی چونکە کەمەکە سەر بە ئەو ڕادە زەردەیە سەر بە هیچی دیکە نییە. نابی ئەمن تەنیا چارەکەی بینم لە لایەش کە بینووسم کەمەکەشم لەبیر بچی. واتە ئەگەر ئەو ڕادەیە بنووسمەوە دەتوانم ئەو ها بینووسمەوە. ئەوها بینووسمەوە. هەر کەسە و هێمای خۆی لە پێشە خۆیتی وەکو ناسنامە. ئێستا بێمە لای پرسیاری ئەو پرسیارە. 3 ڕادە هەیە ئەو بڕە ڕادەی لێکچووی تێدا نییە. ئەوە ناتوانانی هیچ بکەی. ئەگەر لە تاقیکردنەوە هات داوایان لێکردم ئەو ڕادەیەی کورت بکەمەوە واتە ئاسانکاری بکەم واتە ڕادەکەی سادە بکەم. دەچم تەمەشا دەکەم دەبینم پیتی د توان 1 پیتی د توان 2 و پیتەشکەش هەیە کە د نییە واتە ناتوانم هیچ بکەم. ڕادەکەی هەروەکو خۆی دەنووسمەوە. ئەوە سادەترین شێوەی ئەو بڕەیە. ڕادەکان 3 ڕادەم هەیە 1 2 3 هیچیان لە هیچ ناکەن جیاوازن. 3 ڕادەی جیاوازن. جێبەجێکردنی ئەندازەی بڕێکی جەبری بنووسە کە چێوەی لا کێشە دەنوێنێ و پاشان بڕەکەش سادە بکە یان کورتی بکەوە. لا کێشەکەم هەیە لێرە ئەم دەزانم چێوەی لا کێشە دەکاتە درێژی کۆ درێژی کۆپانی جارە چی بکە واتە د کۆ پ کاتە ئەو هایە نووسێ لێرەش د و پ کۆ لە مابەینیان کۆ هەیە. ئێستا کە دەزانم 2 ڕادەم هەیە پێک دەچن ئەو دوی دیکەشم هەیە ئەوانش بەیەک دەچن لە تەنیشتێکیان دەنووسم. پاشان 1 د کۆ 1 د دەکاتە 2 د چونکە زانیمان کە کۆڵکەی ئەو گۆڕاوانە لێرە 1 بەڵام نانووسرێ بەڵام دەبی لە کاتی کۆکردنەوە لێ دەرکردن ئەمن ئاگام لەو پێدراو ئەو لەو زانیاریە بی کە دەبیتە 2 دانە د و 2 دانە پ. پاشان هیچی دیکەم پێ ناکرێ. ئەوها دەمینێتەوە چونکە بەس نووسرا بوو بڕێکی جەبری بنووسە نەنووسرا بوو بەهای بڕەکەش ببینەوە. چونکە ئەگەر بەهای بڕەکە ببینمەوە دەبی بزانم پیتی د دەکاتە چەند و پیتی پئیش دەکاتە چەند. ئەوجا لە جیاتی دانان ئەوجا بەهایەکەی دەبینەوە. بەڵام ئەو بڕە جەبریە ئەوە ڕێسای دیتنەوەی چێوەی لاکێشەیە هەموو لاکێشەکانی دنیا بەو ڕێسایی دەتوانم چێوەکەی ببینمەوە. ئەگەر هاتوو زانیم درێژی لاکێشەکە چەندە و پانی لاکێشەکەش چەندە.
دەینم درێژەکەی جارانی دووی دەکەم، پانیەکەش جارانی دووی دەکەم، لێکدانەکەی ئەنجام دەدەم، ئەو جا هەردوو ڕادەکە کۆ دەکەمەوە. بیر بکەوە و تاوتوێ بکە. تاوتوێش هەڵە نووسرایە، تاوتوێ دەبی ئەوها بنووسرێ، تاوتوێ بکە. ئەگەر بشوانەوێت تاوتوێ بکە بە دوو وشە بنووسین، یەکەم جار تاوتوێ ئەوجا بکە. بەڵام ئەوە هەڵەکی زۆر گەورەیە لە ئیملا لێرە هەیە. پرسیاری یەک، جیا بکەوە. بکەرەوەش پێویست ناکە، جیا بکەوە. گۆڕاو کامەیە، هاوکۆڵکەش کامەیە. گۆڕاوەکە ئەوی دەگۆڕدرێ هەمان هەمیشە پیتەکەیە. هاوکۆڵکەش ئەو ژمارەیە کە لکاوە بە پیتەکە، کە جارانی لێک دراوە لەگەڵ پیتەکە. لێرە گۆڕاوەکە ئەو پیتەیە، هاوکۆڵکەکەش کەم سێ نابی کەمەکەم لەبیر بچی، کەم سێ هاوکۆڵکەیە. لێرە زۆر گرنگە بزانم باش نەنووسرا لێرە، چونکە ئەو دووە تێکەڵ بووە، دووی ئەو تەماشای ئەو دوای ناکەین جارێ، تەنیا تەمەشای ئێرە دەکەین. پیتی ج، پرسیاری ج، هاوکۆڵکەی لێرە تۆزێک دەبی ئاگام لێبی، گۆڕاوە کە پیتی سئە، هاوکۆڵکەکەش دەکا نیو، یەک لە دوو ئەو هایە بەخۆی، بەڵام پاشان پیتی س لەسەرەوە نووسرایە، چونکە پیتی س لێک درایە لەگەڵ یەک هەردەکا پیتی س، ئەو جا لەسەرەوە نووسرایە. واتە لە کاتی هەبوونی دابەش هەمیشە ژمارە یەک لەسەرەوە لەبیرت نەچی. ئەگەر ئەو هاش بوو، بۆ وێنە 4 پیتی س دابەش سێ، هاوکۆڵکەکە چەندە؟ هاوکۆڵکەکە هەمووی ئەوەیە، 4 دابەش سێ و پیتی س گۆڕاوەکەیە. لێرەش هەمان شتە، بەڵام لێرە ئەگەر بێت و ئەوها داینەی 1 س دابەش دوو، یەکسەر هاوکۆڵکەکە بە جوانی دیارە ئەوەیە هاوکۆڵکەکە. کەواتە ئەوها بکەی ئاسان دەبیلۆت. لێرەش هاوکۆڵکەکە 4 لە 5 و گۆڕاوەکەش پیتی د. پرسیاری دوو، ڕوون بکەوە ئایا ڕادەکانی 5 س توان دوو، 5 س توان سێ هاوشێوەن یان نا. هاوشێوەن مانای چیان تێناگەم، دەبا نووسرا بە ڕادە لە یەک چووەکانن یان نا. ئەمن نازامە بەستیان لە هاوشێوە چییە. ڕوون بکەوە چۆن ئەو ڕادانەی بڕی جەبری دەناسێت کە دەتوانێت کۆیان بکەیتەوە. بەڕاستی کوردیەکی باش نییە، دەبا نووسرابە کو ئەو ڕادانەی بڕی جەبری دەناسیت، تۆ دەناسیت و دەتوانیت کۆیان بکەیەوە یان لێکیان دەربکەی. کو دەزانم ئەگەر هاتوو هەمان پیت هەبوو لە ڕادەکە و توانەکەش هەمان شت بوو و ژمارەی پیتەکانیش هەمان ژمارە بوو. ئەگەر 1 پیت بوو دەبی لەو لاش 1 پیتە بی، لێرە 2 دەبی لە ڕادەکەی دیش 2 پیتەکانیش هەمان شت بن، توانەکانیش هەمان شت بن، ئەو کات دەزانم کۆ دەکەمەوە و لێک دەردەکەم. ئەگەر نا ناتوانم، لە بیرکاری ناکرێ. لێرە 7 س بێگومان ئەو هاش دەنووسرێ و 2 س ئەو هاش دەنووسرێ و ئەگەر ئەو هام هەبوو 7 س کۆ 2 س دەتوانم ئەو هاش بینووسم، بەڵام پێویست ناکە. بەڵام ئەگەر دیتم ئەو ها نووسرایە دەبی بزانم هەمان شتە، تەنیا ژمارەکان کۆ دەکەمەوە، پیتەکەش
لە تەنیشتی دادەنێ. ئەگەر یەکێک لێم بپرسی بۆ وێنە ئایا ڕادەی 3 ئی دابەش 5 ئی ئەوە چەند ڕادەیە؟ یەک ڕادەیە، دوو ڕادەیە؟ بێگومان ئەوە یەک ڕادەیە، چونکە هیچ کۆ نییە، هیچ کەم نییە، تەنیا لێکدان و دابەش هەیە، کەواتە یەک ڕادەیە. ئەگەر لێرە تواندوش هەبوو هەر یەک ڕادەیە، ئەگەر پی تەشکەش هەبوو هەر یەک ڕادەیە، کەواتە تەنیا ئەو دوو هێمایانە ڕادەکان دەکەنە دوو یان دەکەنە زیاتر لە دوو. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی دوو لاپەڕە 58 و 59 وا بزانم 58 بوو 58 و 59 وەمزانی یەک لاپەڕەم تێپەڕاندووە. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.